زیانەکانی ئیسرائیل لە بەرپەرزدانەوەی موشەکەکانی فەڵەستین دەیان $1000 لە کاتێکدا تێچووی هەر موشەکێکی ناوخۆیی فەڵەستینی چەند $100 سوپای ئیسرائیل لە دوایین ئاماریدا ئاشکرای کرد هەردوو بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا 3100 موشەکیان لە کەرتی غەزەوە ئاراستە کردوون. ئەمە لە کاتێکدایە بینی گانتز وەزیری بەرگری قەوارەی ئیسرائیل ڕایگەیاند دژە موشەکەکانیان 1000 حاڵەتی ڕێگری و تەقاندنەوەی موشەکیان لە ڕۆژی 10 ئایارەوە تۆمار کردووە. ڕۆژنامەی جروزالیم پۆستی ئیسرائیلی ڕایگەیاند تێچووی ڕێگری لە موشەکەکانی فەڵەستین لە کەرتی غەزەوە ئاراستە دەکرێن زۆرە. ئەو تێچووەش بووەتە گەورەترین مەترسی لەسەر دارایی ئیسرائیل و زۆر زیاتر لە تێچووی موشەکەکانی حەماس بە جۆرێک ڕێگری لە هەر موشەکێک و تەقاندنەوەی لە ئاسماندا $50 بۆ $100,000 خەرجی دەوێت. کەناڵەکانی ڕاگەاندنی ئیسرائیلی بڵاویان کردەوە حەماس خاوەنی زیاتر لە 14,000 موشەکە. لەو ژمارەیەش چەند سەد موشەکێکیان دوورمەودان و دەتوانن بگەنە قوڵایی ئیسرائیل و شارەکانی تەلعەبیب لە ناوەڕاست و حەیفا لە باکوور و ئیلاد لەو پەڕی باکووری قەوارەکە. ڕۆژنامەی جروزالیم پۆست لەسەر زاری ئەو زیرۆبین توێژەر لە پەیمانگای توێژینەوەی ئاسایشی نیشتیمانی زانکۆی عیبری بڵاوی کردەوە تەنانەت باشترین موشەکەکانی حەماس کەمترین تێچوویان هەیە، لەگەڵ ئەوەشدا موشەکە دوورمەوداکانی کەمتر ئامانجەکانی دەپێکێت و خەرجیان تەنیا $300 بۆ $800 بۆ هەر موشەکێک. جەدعون لیفی نووسەر و لێکۆڵەری ئابووری و سیاسی ئیسرائیلی ئاماژە بە تێچووی جەنگ دەکات لەم ماوەیەدا و ئەوەی خستووەتە ڕووکە $921 ملیۆن تێچووی گواستنەوە و سوتەمەنی و موشک و ئامادەکاریە سەربازیەکان و زیانە مرۆییەکانە. ئەوەش کاریگەری دەخاتە سەر ژێرخانی ئابووری ئیسرائیل. زیانە داراییەکانیش بەردەوام زیاد دەکەن. لای خۆیەوە تال ئینبار سەرۆکی پێشووی ناوەندی توێژینەوەی فەزا لە پەیمانگای فیشەر ئیسرائیلی ڕایگەیاند تێچووی موشەکە دوورمەوداکان 2 بۆ 3 ئەوەندەی موشەکە کوردمەوداکان دەبێت بێ ئەوەی ڕۆژنامەکە بە وردی باسی مەودای موشەکەکانی حەماس بکات. لەو چوارچێوەیەدا باڵی سەربازی بزوتنەوەی حەماس دەڵێت سێشەمەی ڕابردوو موشەکی جۆری عەیاش 250یان ئاراستەی فڕۆکەخانەی ڕامون لەو پەڕی باکووری ئیسرائیل کردووە کە 220 کیلۆمەتر لە کەرتی غەزەوە دوورە. ئینبار و ڕۆبینیش ڕەتی دەکەنەوە موشەکەکانی حەماس تەواو ببن و کۆتاییان پێبێت، گەرچی چەند سەد موشەکێکیان تا ئێستا ئاراستەی تەلعەبیب و شارەکانی دیکەی ناوەڕاستی ئیسرائیل کردووە. هەروەک دەڵێن تەنانەت مخابەراتی ئیسرائیلیش لە باشترین دۆخیدا پێشبینیەکانی تەواو نییە. حەماسیش خاوەنی زۆرێک موشەکی دوورمەودایە، بەڵگەش بۆ ئەوە ئەو موشەکانەیە کە هەموو جارێک لە کاتی هێرشکردنە سەر غەزە دێنە ناو گۆڕەپانەکە و هەر شوێنێکیان بوێت دەیپێکن.